ئێمە وەکو لیژنەی تایبەتمەند سەبارەت بە کەیسی مامۆستایانی وانەبێژ و سەیەکەمەکان و فەرمانبەرانی گرێبەست ئەمڕۆ لەلایەن سەرۆکاتی پەرلەمانەوە تەکلیف کراوێن راپۆرتێک ئامادە بکەین بۆ چارەنووسی مامۆستایانی وانەبێژ سەیەکەمەکان فەرمانبەرانی گرێبەست بۆ ئەوەی چارەنووسیانێک لای ببتەوە. ئەمڕۆ لە پەخشی ڕاستەوخۆی پەرلەمان بوون لە ڕێگای ڕاگەاندنەکانەوە هەموو خەڵکی کوردستان بینی کە کۆمەڵێک پەرلەمانتاری فەوزەوی و پۆپۆلیست و کە نایانەوێت کێشەی مامۆستایانی وانەبێژ چارەسەر بێت و چارەنووسیان یەکلای ببتەوە دەیانەوێت ئەو فەوزایە بخەنە سەر شارع و مەرامی سیاسیان تێکەڵ بە داوای ڕەوای مامۆستایانی بەڕێزی وانەبێژ بکەن. ئێمە لێرەوە پرۆتستۆی هەموو ئەو هەنگاوە نابەرپرسانە دەخوازین. ئێمە نوێنەری ملەتین، دەسەڵاتی یاسادانانین، پێویستە ڕاشکاو بین، ڕاستگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمان، لەگەڵ خوای خۆمان، لەگەڵ خودی مامۆستایانی وانەبێژیش. ئەمڕۆ بۆ هەموو مامۆستایانی وانەبێژ و خانەوادە بەڕێزەکانیان و هەموو خەڵکی کوردستان ڕوون بوویەوە کە کۆمەڵێک کەسی فەوزەوی و پۆپۆلیست لە ناو پەرلەمانی کوردستان هەن. هەر کاتێک بمانەوێت دانیشتنێکی پەرلەمان ڕێک بخەین، بمانەوێت لە خەم و هەمی خەڵکی کوردستان دابین، پرۆژەیەکمان پێوێت بۆ ئەوەی چارەنووسیان یەکلای بکەینەوە، دێن فەوزا لە ناو پەرلەمانی کوردستان دروست دەکەن و نایانەوێت دانیشتنی پەرلەمان بەردەوامی پێ بدات و ئیدامەی هەبێت. بۆیە لێرەوە بە هەموو خەڵکی کوردستان ڕادەگەێنین ئەم کارە نابەرپرسانە ساردمان ناکاتەوە. ئێمە خۆمان بە خزمەتکار و بە خەمخۆر و بە پارێزەری ماف و داخوازیەکانی مامۆستایانی وانەبێژ و سەیەکەمەکان و فەرمانبەرانی گرێبەست دەزانین و لەسەر پرۆژەکانمان بەردەوام دەبین و لەگەڵ تیمی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبین و لە نێو دانیشتنی پەرلەمانیشدا هەموو ئەم هۆکارانەی کە بوونەتە هۆی ئامادەنەبوونی بەشێک لە وەزیرەکان لە نێو دانیشتنی پەرلەمان دەخەینە ڕوو. هیوادارین هەموو ڕاستیەکان بتوانین لە ڕێگای دانیشتنی پەرلەمان و لەو مینبەرە پیرۆزەوە بگەینین بە هەموو خەڵکی کوردستان.